حکوومەت بڕیاریدا نیو موچە بۆ وەزارەتی پەروەردە سەر بکات نیوەکەی تر بە قەرز بێت لای حکوومەت. ئێوە وەکو یەکێتی مامۆسایان بە تایبەتی لە ناوچەی گەرمیان ڕاتان چییە لەم بارەیەوە؟ دیارە بۆ خۆت دەزانی حکوومەتە هەرێم ساڵانێکی زۆرە، حکوومەت هێرم ساڵانێکی زۆرە بەهۆی بێپلانی و نەبوونی پلانێکی تۆکمەوە نەبوونی هاوڵاتیانی کوردستانی تووشی کێشە و قەیرانی گەورە کردووە. دیارە سەبارەت بە ئەو بڕیارەی حکوومەتی هەرێم بە پێدانی نیو موچە ئێمە لە لقی گەرمیانی یەکێتی مامۆسایانی کوردستان هەر لە پێشووتردا کە موچەی مامۆسایان دوا دەکەوت بە هیچ جۆرێک نەچوونێ ژێر ئەو بارەوە نەک بۆی بە پێدانی نیو موچە بەڵکو لە کاتێکدا کە 10 ڕۆژێک یا 15 ڕۆژێک موچە دوا دەکەوت هەڵوێستی توندمان هەبوو و بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان دەکرد و زۆر سەر بە خۆیانەوە ببێ گەڕانەوە بۆ سکرتارێتی یەکێتی مامۆسایان وەکو نوێنەری ڕاستەقینەی مامۆسایانی گەرمیان لەگەڵ مامۆسایان دانابووین فشاری مەدەنیانەمان دروست کرد تەنانەت وەکو لقی گەرمیان تاکە لقێ بوون کە توانیمان ماوەی 7 ڕۆژ خوێندن لە ناوەندەکانی خوێندن لە گەرمیان دوا بخەین و بایکۆتی هۆڵەکانی خوێندن سەبارەت بە ئەم بڕیاری ئێستاش بەڕاستی بڕیارێکە بە هیچ جێگەی قابلی قبوڵ نییە چون موچە دواکەوێتن ینی چەند مانگێکیشە نەدراوە سەرڕای ئەوەش حکوومەت بڕیاریەوە نی موچەتان بات بڵێ ئێوە ئەگەر مەسەلەن بۆ 10 ڕۆژ موچە دواکەوت بێ 7 ڕۆژ بایکۆتان کرد ئەی بۆ ئەمە چی دەکەن؟ بەتاکید ئێمە لە لقی گەرمانێکی مامۆسایان وەکو وتم پێشووتریش لە پێش بە جیاواز و لە پێش هەموو لوقەکانەوە هەڵوێستی خۆمان هەبووە هەر گرفتێک هەر دەستبردنێک بۆ موچەی مامۆسانیا کەمکردنەوەی بە هیچ شێوەیەک لەلایەن لقی گەرمانێکی مامۆسای قابلی قبوڵ نییە و وەکو وتم هاوشێوەی پێشووتر ئێمە هەڵوێستی خۆمان دەبێت لە بەرەی مامۆسایان دەبین و هەر لێرەشەوە من داوام لە مامۆسایانەوەیە کە بە هیچ شێوەیەک نەچێ ژێرباری نیو موچە چون لە کاتێکدا حکوومەتی هەرێم بەهۆی بێپلانی و بەهۆی ئەو هەموو فەرمانبەر و وەزیر و پلە تایبەتانەی کە بە موچەی گەورە خانەنشینی کردوم لە کاتێکدا چاکسازی ڕاستەقینە دەبێت لە پلە گەورەکانەوە دەست پێ بکە و گەر حکوومەتی هەرێم دەیەوێت مامۆسایان هاودەنگی بن و لە خەمی تا بن و هاوبەش و هاوکاری بن و وەکەوەی کە جێگیری سەرۆکی حکوومەت ئێژێت کە دەبێ هاوڵاتیان لە خەمی حکوومەت تێبگەین ئێمەش لێرا وەکو مامۆستایان کە توێژێکی گەورەی ئەم وڵاتەین بە جێگیری سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرجەم پەرلەمانتار و وەزیران ئەڵێن گەر فعلەن ئێوە بە ڕاستەقینە دەتانێت چاکسازی لەم وڵاتە بگرێت دەبێت چاکسازی ڕاستەقینە لەو هەموو بندیوار و سێبەرانەی کە بە پلەی تایبەت و بە پلەی وەزیر خانشیتان کردووە گەر دەتانەوێ مامۆسایان وەکو توێژێکی کارە هاوکارتان بێ و لەگەڵتانە بێ ئەوە دەبێت بە ڕاستەقینەی بێنە دەنگ و ئەم بێدەنگێ و ئەم جۆرە قسەکردنە لەلایەن بەرپرسانی حیزبی و حکومیەوە بەوەی کە دەبێ هاوڵاتیان لە خەمی لە حکوومەت تێبگەن ئەمە قسەگەلێکە بە هیچ شێوەیە قابلی قبوڵ نییە و گەر ئەم حکوومەتە دەیەوێت چارەنووسی لە ڕووخان دوور بکەوێتەوە و گەر دەیەوێت ئەم حکوومەتە دەیەوێت بەهارێکی کوردی هاوشەوەی بەهاری عەرەبی لە کوردستان دروست نەبێت بەڕاستی دەبێت زۆر بە ڕاشکاوانە زۆر بە شەفافانە بێتە بەردەم خەڵکی کوردستان داوای لێبوردن لە خەڵکی کوردستان کە و فەشەلی خۆی ڕابگەینەیە کە لەوەی نەیتوانێت وەکو پێویست خزمەت بە خەڵکی کوردستان کە ئەگینا بە قسەکردن و بە پێدانی نیو موچە و بەم پینۆپەڕۆیە دڵنیا دەکەمەوە نەک توێژی مامۆستایان کۆی خەڵکی کوردستان ئەم هەلومەرجەی قبوڵ نییە چون ئەمە هەلومەرجێکە پڕە لە ستەمکاری پڕە لە گەندەڵی پڕە نەعەدەلەتی. باشە کاک ساڵح باس لەوە کرد کە مامۆسایان نەچنە ژێرباری ئەو بڕیارەوە یعنی چی دوای وەرزی کۆتایی هاتنی وەرزی یەکەم ئێوە هەڵوێستان چی دەبێت؟ دیارە ئێمە وەکو مامۆسایان لە گەرمیان و لە سلێمانی و لە ناوچەکانی تریش
پێش جیاواز لە مامۆسایانی سنوورەکانی تر ئێمە بە ماوەی 27 ڕۆژ بایکۆتی هۆڵەکانی خوێندمان کرد و گەڕانەوەشمان بۆ خوێندن من جارێکی تر ێژمەوە ئەمەم بۆ مراعاتکردنی حکوومەت نەبوو چوو بەڕاستی لە ئێستادا بەلای ئێمەوە شتێک نییە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بێت گەر شتێکە بۆیە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوە بە دەنگ خەم و کێشەی هاوڵاتیانەوە دەهات بەڵام ئێمە لەبەر ئەوەی پرۆسەی خوێندن و لەبەرەوەی مناڵان بێبەش نەبن لە خوێندن بڕیارماندا وەرزی خوێندن بەڕێ بکەین بەو هەموو کێشە و معاناتەوە بۆیە من لە وەرزی دۆمە ئێمە وەکو هاوشێوەی جارانی تر وەکو لە لقی گەرمانێکی تی مامۆسایان لە بەرەی مامۆسایان دەبین لە سەنگەری مامۆسایان دەبین و ئێمە گەر نەمانتوانین نوێنەرایەتێکی ڕاستەقینەی مامۆسایان کەین لەم هەلو مەرجایی کە سەخت و دژوار و ناڕەحەتەی مامۆسایان پێیاتی دەپەڕێ ئەوە بێگومان ناتوانین خۆمان بە نوێنەری مامۆسایان دەن بۆیە هەتا ئەو ساتە ئێمە خۆمان بە نوێنەری مامۆسایان نەزان لە سنووری لقێکی گەورە و فراوانی وەکو لقی گەرمیانێکی تی مامۆسایانی کوردستان کە نوێنەرایەتی 9000 مامۆسایان دەکات بە دڵنیایەوە بێدەنگ نابین هاشەوەی جاران تر و لێرەشەوە داواکەین لە هەموو مامۆستایان خۆیان بە ئەندام لق و بە داگۆکی کار بزانن و هەموو کەسێک هەموو نەک تەنها مامۆستا من بەڕای من پێ مامۆستا ئەمڕۆ هەموو خەڵکی کوردستان هەموو فەرمانەوانی کوردستان چاوەڕایان لە مامۆستایە بۆیە مامۆستایش دەبێت لە ئاستی ئەو بەرپرسیایە گەورەدا بێ و ئەو پێشەنگی کە لەم ساڵانەی دوایەدا پێشەنگی کردووە لە فشار دروستکردن و گرتنەبەری کەناڵی مەدانیانە هیوادارین مامۆستایان بە ڕۆحێتێکی پێشمەرگە ئاساوە بەردەوا من لەسەر ئەو فشارانە چون ئەمەی کە بەرامبەر بە خەڵکی کوردستان ئەگرێ بەڕاستی قابلی قبول نییە بەڕاستی دوورە لە هەموو بەرپرسیارێت و دوورە لە هەموو کارێکی ئەخلاقی و ئینسانی بۆیە ئێمە مامۆسایان دڵیانەکەینەوە کە ئێمە لەبەرەی مامۆسایان دەبین و بەردەوام دەبین لەو فشارە مەدەنیا و بە هیچ شێوەیەک بەم جۆرە چارەسەرە پینە و پەڕۆیانە بێدەنگ نابین چون حکوومەتی هەرێم دەبێ بڕیاری خۆی بدا یا ئەوە تا بەڕاستەقینەی بێتە سەر ئەوەی داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکە و شەفافانە کۆی ئەو داهاتانە و ئەوەی لە وڵاتە ئەگوزارێت چاکسازێکی ڕاستەقینە ڕاگەیەنێ یا ئەوەتانێت ئەعلانی فەشەلی خۆی بکات و بەدیلێکی تر بۆ ئەم حکوومەتە شکست خواردن ئێستا بدۆزرێتەوە. پێتان وانییە ئەو فشارانەی کە ئێوە وەکو مامۆستا دروستی دەکەن لەم نێوەندەدا خوێندکار زەرمەندە بێتن؟ دیارە بۆ خۆت دەزانی لە هەموو دنیاوە کە باس لە پرۆسەی پەروەردە دەکرێت واتە پرۆسەی پەروەردە شادەماری پێشکەوتن و بەرەو پێشبردننی وڵاتە بەڵام لە کاتێکدا کە ئێمە دەبێت ئەو پرسیاران ئاراستەی ئەوانە بکەین کە وا لە کارکتەرێکی گرنگ و گەوری وەکو مامۆستا دەکەن کە نەتوانێت پرۆسەی خوێندن و فێرکردن وەکو پێویست بە شێوەیەکی تەندروستانە وای لێ ئەکەن لەژێر ناچاریەکەن ئەگینا مامۆسایان پەیامێکی گەورەی پێەیە و مامۆسایان بیریشتان نەچێ ئەو ژمارە گەورەی کە 120,000 مامۆستایە کە بایکۆتی هۆڵەکانی خوێند دەکات کۆی ئەو مامۆستایانە هەمویان خاوەنی خوێندکار و قوتابین بۆیە مامۆسایان ئەوەی کەی دەیکا یەکەم جار ئازاری خۆیەدا بەڵام ئەم ئازاردانە بە ناچاری وای لێ دەکرێت ئازاری خۆیدا و بە ناچاری وای لێ دەکرێت کە ئەو ڕێگانە بگرێتە بەر کە بەڕاستی ڕەنگە زۆر بەلایەوە ناڕەحەت بێ بەلایەوە ئەستەم بێ بەڵام ئەوە حکوومەتی هەرێمە ئەو وەزارەتی پەروەردەیە ئەوە هەموو ئەو بەرپرسیانەی ئەم وڵاتەنە کە تا ئەم ساتەش بەداخەوە زۆر بێباکن لە ئاست نەک مامۆستایان لە ئاست هەموو خەڵکی کوردستان ئەگینا لە هەموو دنیاوە دەگەر لە سەرکردەیەکیان پرسی ووتیانە ئەو کاتێک لە شەڕێکی سەختدا بۆ پرسیاری کردووە ئایا وەزعی پەروەردە لە وڵاتدا چۆنە وەڵامیان داوەتەوە وتیانە وەزعی پەروەردە ئاسایی ئەوتی کەواتە وڵات ئاساییە وڵات ئارامە یعنی کەواتە پەروەردە لە جەنگی ژیرنگترە و هەر لێراشەوە کۆمەڵێ دروشم و کۆمەڵێ بڕووبیان و هەیە بەداخەوە کە لەلایەن دەسەڵاتدارانی ئەم وڵاتەوە استغلال ئەکرێ بەکارەهێنێ ئەوەی کە لە بەرەکانی جەنگ لە مقابلات و چاودیدار لەگەڵ پێشمەرگەدا دەکرێت بەوەی کە ڕاتان چۆنە سەبارەت بەوەی مامۆسایان ئێمە وەکو مامۆسایان لێرەوە پەیامی خۆمان ئەگەینە ئەو پێشمە قارەمانە کە بە خوێنی خۆیان داوکی لەم نیشتمانەکەن لەم وڵاتە ئەکەن مامۆستایش هاوشەوەی پێشمەرگە
داکۆکی ئەکا و من ئەو پێشمەرگە بەڕێزانە و ئەوانش کە لە شاخ بوون و ئەو پێشمەرە دێرینانەش ئەوەیە ئایا ئەوانەی ئێستا کە شەڕی داعش ئەکەن ئەوانەی کە شەڕی ئەو پێشمەرگە بەڕێزانە شەڕی داعش ئەکەن لە پێناو چیایە بۆ ئەوەی خەڵکی کوردستان بێماف نەکرێ بۆ ئەوەی خەڵکی کوردستان ستەمی لێکرێ بۆ ئەوەی خەڵکی کوردستان نەچەوسێنرێتەوە ئایا ستەمکردن و چەوسانەوە چ مانایە هەمان مانای نییە لە کاتێکدا خەڵکی کوردستان وردە بێبەشێک لە سەرەتاترین مافی ئاسایی باشە ئێوە داواکاریتان چییە؟ ئێمە وەکو مامۆسایان کە لە ئێستاوە بووینەتە پێشەنگی دروستکردنی فشاری مەدەنیانە لەسەر بەناو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە بەڕاستەقینەی ئەم حکوومەتە زۆر بە شەفافانە زۆر بە ڕەشکاوانە زۆر بێتە سەرخەت و بڕای گەێنی بۆ خەڵکی کوردستان هەموو ئەو داهاتانە و هەموو ئەو داهاتانە و هەموو ئەو عقدانە و گرێبەستانەی کە هەیە هەموو ئەو کۆمپانیا حزبیانەی کە هەن لە کوردستانە و هەموو ئەو کەناڵانەی کە بە پارەی حیزب تەمویل ئەکرێن یعنی ئەم قسانەی کە ئێستا ئەکرێت تا ئێستا هیچ جۆرە قەناعەتێک و باوەڕێکی لای هاوڵاتیان دروست نەکردووە هاوڵاتیانی کوردستان ئێستا متمانەیان بە حکوومەت نییە ئاسڵان بچۆ لە خەڵکێکی هەرە ئاسایی پرسیار کە قسە لەوە ناکرێت کە شتێک هەبێ بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم حەقیقەتە ئەم ڕاستیە دەبێ حکوومەتی هەرێم بە جددی وەریگرێ گەر حکوومەتی هەرێم ئەم کێشانە ئەم گرفتانە ئەم وەزعە ئاڵۆزە و سەختە و دژوارەی ئێستا کە هەیە بە جددی وەری نەگرێت من دڵنیانەکەمەوە کە بەهاری کوردی بەڕێوەیە ئێمە نامانوێ بەهاری کوردی بەوەژان هاوشەوەی بەهاری عەرەبی بۆیە حکوومەت بەم شێوازە قسردنە بەم شێوازە مامەڵەکردنە بەم چارەسەرە پینە و پەڕەوانە تێگەی دڵنیا بە قەناعەت لای خەڵک دروست ناکە و خەڵک بە متمانەی بە حکوومەت نەماوە حکوومەت دەبێ هەر ئێستا نەیخاتە سبەینێ زۆر بە جەریئانە زۆر بەروێیانە ئەوانەی خۆی بە سەرۆکی ئەم وڵاتە ئەزان ئەوانەی خۆیان بە سەرۆکی حکوومەت ئەزانن دەبێ بێنە سەرخە دواز لە کۆبوونەوەی بێمانە بێنن زۆر بە ڕەشکاوانە داوای لێبوردنی گەورە لە خەڵکی کوردستان بکەن و بەڵێنی ڕاستەقینە و جددی بە خەڵکی کوردستان بدەن کە ئەوان لە ماوەیەکی دیاریکراودا کێشەکانیان چارەسەرەکەن ئەگینا ئەم شێوازە مامەڵەکردنە چارەنووسی خراپە بێت خەڵکی کوردستان چیتر قبوڵ ناکە خەڵکی کوردستان تەحملی نەماوە خەڵکی کوردستان لە معاناتێکی زۆر گەورەدا ئاژید بۆیە ئەم شێوازە قسەکردە ئەم شێوازە چارەسەر دووبارەیەکەمەوە قەناعەت بە خەڵکی کوردستان ناکە نەک قەناعەت بە مامۆسایان بۆیە لە ئێستاشە کە تیشەکە لەسەر مامۆسایە فۆکس لەسەر مامۆسایە لەبەرەوەی خەڵکی کوردستان ئێمە لە ناو خەڵکە ئاژین ئومێدێکی گەورەی بە مامۆسایانە ئومێدی گەورەی بە مامۆسایانە کە مامۆسایان لە ڕێگەی فشاری خۆیانەوە لە ڕێگەی ڕۆڵ و کاریگەری گەورانەوە لەسەر کۆمەلگای کوردی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا مامۆسایان بوونەتە ئومێدێک بۆ فەرمانبەرانی تر بۆیە مامۆستایان نابێت خەڵکی کوردستان ناومێدکەن و دەبێ بەردەوام بن لەسەر فشاری مەدەنیانیان و پەیامێکیش بگەینە پێشمەرگە خۆشەویستەکان و پێشمەرگە بەڕێزەکان لە بەرەکانی جەنگ کە ئەوانیش دەبێ پەیامی خۆیان بۆ دەسەڵاتدارانی ئەم وڵاتە هەبێ کە ئەوان داکۆکی لە مافەکەن بۆ ئەوەی داعش و داگیرکەران بێحورمەتی بە خەڵکی کوردستان نەکەن. بەڵێ مامۆستا ساڵح میروەیس بەرپرسێ ڕاگەاندنە لقا گەرمیان یەکەتیا مامۆستایان کوردستانê li Kelar Bawayekê zindî di gelmeda bûyî gelek spas bo şirov